دەرسی یەکەمی ئێستامان لەسەر جیهانبینیە کە باسێکی گشتی ئەو چوارچێوەیە کە ئیسلام ئەیەوێ خەڵکتیایە حرەکەتکە. ئەم جیهانبینیە ئەم دەرسە وەکو خەریتەی ماڵوایە یا خەریتەی کۆشکێک وایە، خەریتەی بینایەکە. تۆ کە خەریتەی بیناکە دەکەوێتە بەردەست سەیرەکەی بزانی چەند قاتە، دەرگای ڕێیسی لەکوێوەیە، جادەی عامی کوێیە، مشتەمەلاتی ناو خانووەکە چییە، حەمامی لەکوێوەیە، ژووری نووسنی لەکوێوە. هەروەها بزەبت ئەم جیهانبینیە ئاوایە چوارچێوەیەکت ئەداتێ بۆ ئەوەی زانیاریەکانی خۆت ڕێک خەیتەوە لەم ماڵەیە. بزانی کۆمەڵی معلوماتی تاریخیت هەیە لەکوێدا ئەنرێ، کۆمەڵی معلوماتی شەرعیت هەیە لەکوێیە. مەلایەک کە شەرعناسە فەقیهە زانیاریەکەیە کەوێتە کوێی ئەم خەریتەیەوە. ئایا ئەوەی کە ئەو فێر بووە هەموو ئیسلامەکەیە یان بەشێک لە ئیسلامەکە فێر بووە؟ جیهانبینی بە زمانی ئەم سەردەمە یعنی ئەو ئایدۆلۆژیەی کە لە ڕوانگەی ئەوەوە ئەڕوانیتە گەردوون و ژیان و مرۆڤ. جیهانبینی یعنی ئەو ئایدۆلۆژیایی کە بۆت دەبێتە ئەو زەمینە فیکری و سیاسی و ڕەوشتیەی کە بزافێکی کۆمەڵکاری کۆمەڵگەکەی لەسەر دەست پێەکەی. یەکەم جار دید و تێڕوانینێکی فەلسەفیە بڵێن، هەروەها بنەمایەکی فکری سیاسی کۆمەڵکاریە بۆ ئەوی کە بزانی گۆڕانکاری کۆمەڵگە لەسەر ئەم دید و تێڕوانینەوە چۆن ڕەسمەکەی. جیهانبینی ئیسلامیش بە تەکید بریتیە لەو دید و تێڕوانین و پێناسەی کە ئیسلام بۆ گەردوون و ژیان و مرۆڤ کردوونی. هەروەها ئەو زەمینەی بۆ مسلمانی ڕەخساندوو تا لێوە بکەوێتە گۆڕانکاری کۆمەڵگەکەی بەرەو چیانە گۆڕێ. ئەمە دوو لایەنی زۆر مهمی فکر و سیاستن. لایەنی یەکەمیان بریتیە لە دید و تێڕوانینێکی فەلسەفی کە ئینسان و ژیان و گەردوون لێکەداتەوە، پێناسەی ئەمانە ئەکا. لە فەهمی ئیسلامیشە خوای پەروەردگار مەرکەزیەتی ئەدەبیاتە ئیسلامیەکەیە. لە فکری غەربیە ئینسان مەرکەزیەتی ئەو فکرەیە. ئێمە هەموو شتێک گەڕێنینەوە بە خوای پەروەردگار بۆ سیفەتی کە کردگار و پەروەردگار و ژێنەر و مرێنەر و ئەو ڕێسادانەرە، ئەو یاسادانەرە. ئەوانەی گەڕێنەوە سەرەوەی کە مرۆڤ بۆ خۆی هەموو شتێک، مرۆڤ بەشێکە لەم زیندەوەرە کە لەم ژیانەدا هەیە. گۆڕانکاریە فیزیکی و کیمیاییەکان بەسەر ئینسانە هاتوون وەکو کە بەسەر زیندەوەرانی ترە هاتوون. ئەوان لەو دید و تێڕوانینەوە ئەڕوانن. ئەیگەڕێنەوە بۆ تیۆری داروین بۆ نمونە. ئێمە لە دید و تێڕوانینمانە ئەسڵەن ئەگەڕێنەوە بۆ سەر ئەوەی کە ئیسلام چۆن پێناسەی گەردوون و ژیان و مرۆڤی کردو خسوێتی بەردەستی ئێمە ئەمانەمان هەمووی بە ڕاستیە گەردوونیەکان وەرگرتووە. لەلامان وایە ئەمانە ڕاستی ڕەهان، یعنی الحقائق المطلقة. خوا یەکە، خوا کردگاریشە، پەروەردگارە، پێویستە بپەرسترێ، تەنهایە، بەدەسەڵاتە. زانیاریەکانی پەی بە هەموو شتێکە بن، هەموو شتەکانی تر پەی بە هیچ شتێکی زانیاری ئەو نابن. ئەو پێغەمبەرانی ناردووە، پەیامی پێدا ناردوون، ڕاست و ڕەوان ڕێگاکەی بۆ ڕوون کردوونەتەوە، سەرپەرشتی کردوون بۆی ئەوانیش ڕێبازەکە ڕوونکەنەوە، پێناسەی شتەکانیان کردووە، شتی دەوروبەری خۆیان وەکو ئەفکار، وەکو دین، وەکو پەرستنەکان، وەکو یاسا و ڕێسا، وەک نەریتی کۆمەڵایەتی، هەروەها وەکو دابوو نەریتێک کە لە مجتەماکەیە، یان وەکو ڕێسای بازار. هەروەها ئەو زەمینەی کە بۆ مسلمانی ڕەخساندووە بۆ گۆڕانکاری کۆمەڵگە لەکوێ بۆ کوێ ئەیگۆڕێ، چی ئیجابیە هەتا خەڵکی بۆ بگۆڕێ بۆ ئەو، چی سلبیە هەتاکو لە خەڵکەکەی داڕنێ. ئەمە تەمان بە تەکید بریتیە لەو دید و تێڕوانین و بۆچوونەی کە ئێمە لەم دەرسەیە پێویست بەوە ئەکابی خوێنین، بەڵام ئێمە لێرە بە تەکید کورتەیەکی ئەو شتە خوێنین وەکو خاڵێکی بیرخستنەوەیە کە زەروریە ئێمە وا هەست پێ بکەین جیهانبینیمان مەبەستمان لە چییە. لە جیهانبینیەک مەبەستمان لەوەیە کە وەکو دید و تێڕوانینێکی بەرفراوانی فەلسەفی لە ئینسان و گەردوون و ژیان بکۆڵینەوە. ئەم ئینسانە بۆ خۆی چییە؟ چەقی ئەم ئینسانە لە شوێنێکی ئەم گەردوونایە؟
ئایا بۆ خۆی کردگارە یا بۆ خۆی دروستکراوێک و ژیانی ئەم ئینسانەش بۆ خۆی ئایا خوای گەورە دروستی کردووە وازی لێنا وەکو ئەرستۆڵێ خوا زۆر لەوە گەورەترە احتیمام بەم ئینسانە بدا یان وەکو ئەوەیە کە ئێمە اعتقادمان وایە کە خوای پەروەردگار ئەفەرمێ وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم ئێمە ڕێزمان لە بەنی ئادەم گرتووە ئەم ئینسانەی بەو ڕێزەوە دروست کردووە کە باسی سەیدنا ئادەمەکە و چۆن ئەو مەلائیکەتانە کڕنوشیان بۆ بردووە هی مەزنی و بە گەورەی دانانی بۆ ڕێز لێگرتنی